طبعا من لم كاريا كوا استا من بيلا فروش من السليمانية لشخص وهشت وتا استا من بيلا فروش من بنجابك صالة حفتيك أبي أمش سرية ولا سليمانية إلا كوا جوبيستي وين كوا تركيا هجوم شيء جوريك لوسر كردستاني سوريا روجاوا وكردا كمان نكوجت لو بريار ما ولا ما وبدوا بهيج جوري كالاي تركي نكرم ولا دكانك ما أرزيك مدخليك بوان تابلم فارن بكوكم وبوان بليرم هیوادارم همو کەسێک هەموو تاجرێک هەموو ئەوانی کە لە بازارڕە ئەگەر هەواش بەدەست ئەوان بێت نەیکردن پارەکان وەکوکەن و بیانێرین بۆ ئەوێ سەبارەت بەم کارە من ئەوەی ڕاستی بێت لەوەتەی ئەو ڕیاوە مشتریشتوە کەی بۆ لام پێیان مەڵێ ئەوە چۆنگەریە پێ مەڵێ ئەوە چۆنگەری لەم تورکیە لە داوای لێبوردن دەکەم بە دینارێک نامەوێت لە تاوا چوم شتی ئێرانی بێناوە 4 ڕۆژە کەوتم شتی ئەرمینیا و ئێران چوم ئەرمینیا لەم هەفتەی پێشوە شتی کۆمەڵە پێڵایی چاچی ئەرمینیا بێنە خەڵک بەفەخرەوەی کڕێڵە هی ئەوەیە کڕم هی جوولەکە کڕم هی تورکیا ناکڕم هەموو ئازارێکیش ئەومان پێ ئەڵێ ئێوە یەک بن یەکتریتان خۆش بێ واز لە ململانەی حیزبی و بەرتەوازایی و ناکۆکیەکان بێنن بۆ ئەوەی هەموو ئازارەکان لە خۆمان ناکۆکەینەوە بەخۆشی و بەختیاری و هەڵوێست بتوانین لە کۆڵ خۆمانی کەینەوە بۆیە هیوادارم ئەم هەموو ئازارە بێتەمایی ڕۆژێکی خۆش ئاسۆی گەلی کورد ڕووناکە زۆر باوەڕیشم هەیە ڕۆژە لە ڕۆژان ئەم کووردە بە مەرامی خۆی ئەگات ئازارەکان یەکمان نەخات هیوادارم هەموو کەسێ ئەوەی لە دەستیە بە ماڵ بە حاڵ بە هەڵوێست بە هەر کارێک کە کاری مرۆڤانە بێ خۆی بە کوردێک بزانێت کە لە هەموو جیهانە خەڵک بڵێ میلەتێک هەیە خەڵکانێک هەیە خاکێک هەیە ناوی کورد و کوردستان هەڵوێستم بەرامبەر بایکۆتکردنی کاڵەکانی تورکی پێویستە بایکۆت بکرێت وەکو دڵسۆزیەک بەرامبەر ڕۆژاوای کوردستان بەڕاستی حەقە بازرگانانی ئێمە و حکوومەتی هەرێم ئاگاداری ئەوە بن کە دەواازەیە کە بدۆزنەوانەیە لە جیاتەوەی لە سنوورەکانی تورکیاوانەیە کاڵا و شتومەک بێنن ڕووبکەنە سنوورەکانی ئێران و ئوردون و ئەم شوێنانە ئێمەش بەڕاستی وەکو خەڵکی شاری سلێمانی زۆر ناڕاحەتین هاوخەمیانین ئەوەی لە تواناشمانە بێت درێغیان لێ ناکەین ئینشاڵڵا و ئیدانە و هێرشاناکەم کە لە ئێستاە تورکیا بۆ ڕۆژئاوای کردووە نەک ڕۆژئاوە بۆ هەموو کووردا لەبەرەوەی کە لەوەتی ئێمە هەین بە هۆی چواردەورەوە هەر چوار پارتی کوردستانمان لێ زەوت کراوە هێرشی لەسرە و لە ئێستاە گەورەترین زەرەر کە لە تورکیای بین بایکۆتکردنی کاڵەکانی تورکیا و سەفەرکردنە بۆ تورکیا لەبەرەوەی کە ئێمە لەم لاوە سێری زنجیرەی تورکیەکەین و دوایش سێری زنجیرە تورکیەکانەکەین و دوایش نابێت بە پۆستێکی فەیسبوک یان شتێک لەو بابەتە پشگیری ڕۆژئاوا بکەین ئەبێ بایکۆتکردنی شتەکانیان شتە تورکیەکان کاڵا تورکیەکان و هەروەها سێرنەکردنی زنجیرە تورکیەکان بەو نەوعە ئێمە هێرشەکانی تورکیا ڕاگرین